سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی هاتوین گفتوگۆ لەگەڵە مناڵە ئازیزانەی هاوڕێمە بکەین لەبەرەوەی لە نەورۆز و وەرزی بەهار نزیکە بینەوە بۆیە ئەمانەوەی هەنێ گفتوگویان لەگەڵا بکەین بزانین حەزیان لە چ شوێنەکە بۆ سەیراکردن تا چەندە پابەندی ڕێنمایەکانی مامۆسان کە ئەچن بۆ سەیران و گەشت لەگەڵمان نابن با خۆیان بدوێنین بزانین باسی چیمان بۆ کرد فەرموون چۆنی؟ باشی باشی؟ بەڵێ ناو چییە؟ ڕۆژ کاکە ڕۆژ هەر بشی ڕۆژ بەڵێ بزان مەزانی ئەمە بەرە و چ وەرزێکە ڕۆین؟ نەورۆز وەرزی نەورۆز و وەرزی بەهار و نەورۆز وایە؟ بەڵێ ئێمە لە بەهارانە ئەچین بۆ کوێ ئەچین بۆ ئەوەی ئەها ئیسراحەتکەین ئافرین ئەچین بۆ سەیران وایە؟ باشە تۆ حەزت لە سەیرانە؟ بەڵێ باشە ئەگەر ئێمە چین بۆ سەیران ئەبێ ئەو پاش باوەشتانی کە پێمانە چیان لێ بکەین؟ ئەبێ کە شتەکانمان خوارد دەبێ دوایی کۆیانکەین و فڕیان بێت ئافرین باشە ئەگەر کۆیان نەکەینەوە هەمووی لەسەر و زەویە فڕێمەی چییە بێ؟ هەمووی پیسە بێ هەمووی پیسە بێ و ژینگەکەمان ناخۆشە بێ وایە؟ بەڵێ. هەر بشی ئەی تۆ چۆنی؟ باش باشی؟ ناو چییە؟ یادا کاکەیات هەر بشی کاکەیات عادی پێم بڵێ وەکو هاوڕێ و تۆ حەزت لە سەیرانە حەزت لێ بچی بۆ چوو بۆ سەیران من حەز بزەی لەکوێیە لە هەموو سەیراگەکانی کوردستان لە دووکان لە دەربەنی خان لە شەقڵاوە لە گەلی عەلیباگ ئەی تۆ حەزت لەکوێیە من حەزم دوو دوکانە حەزت لە دوکانە ئافرین باشە دوکان ئاوی لێ وایە ئێمە ئەبێ هەر لە خۆمانەوە بچینە ناو ئاوەکە و بڵێن مەلاکەی نابێ کارێکی ڕاستیانە لە ئەگەر بچینەوە کارێکی هەڵێ وایە هەر بشی یەک چڕێقای بۆ دۆڕێمان دەست چۆنی باشی ناو چییە ڕێیان کاکە ڕێیان هەر بشی ڕێیان لە پۆلی چەنی لە پۆلی سێ ئافن ڕێیان ئەم ساڵ لەگەڵ قوتابخانەیە چوون بۆ سەیران چوون بۆ کوێ بیرێت چۆن نەبێ ئەدی بابزانمە ماوەڕێ و بیرێتی چۆنی باشی ئەدی تۆ بیرتە چوون بۆ کوێ بۆ سەیران تایگەر تاون خۆش بوو یاری خۆشتا کرد حەزت لە چ یاریەکە تۆ حەزت لە چ یاریەکە خلیسکێنە ئەوە خۆگلەکەیتەوە وایە ئەی باشە تۆ حەزت لە چ یاریەکە هەر خلیسکێنە بە دوایەکە خلیسکێنەتانە کرد ئەی باشە ئەبێ بناو کە یاری کرد شەڕە شەڕیشکە بۆچی بۆ ئەزیێتمانە بێ وایە ئەی باشە تۆ ئەبێ کە یاری ماکرد شەڕە شەڕکەین باشە تۆ حەزت لێیە چی یاریەک زۆر بکەیت خلیسکێنەی حەزت لە تێنس و بالەوە ئەو شتانە نییە یاری تێن زۆر خۆشە وایە هەر بشی یەک چەمڕێکای بۆ دۆڕێمان دەست چۆنی باشی ناو چییە ڕاها کاکە ڕاها تۆ وەکو هاوڕێیانە و حەزت لە سەیران و گەشتە باشە حەزەکەی لەگەڵ کیا بڕۆی بۆ سەیران زۆر ڕەفیق و برادەرەکان ئاها باشە ئەبێ ئێوە کە چوون بۆ سەیران بۆ نمونە ئەگەر بە پاس ڕۆشن خۆتان لە جامی پاسەکەەوە دەرکەن قیشە خیش بنێنەوە بۆ بەرەوەی خەڵکی ترس عاجە بێ ئافرین خەڵکی تر بێزارە بێ وایە هەر بشی ئەی تۆ چۆنی باشی ناو چییە کۆژار کاکە کۆژارەوە چییە شتە جوانە بێتەوە ئەدی تۆ قوتابێکی زیرەکی کەواتە ئێوە هەمووتان زیرەکن لە پۆلیا وایە هەر بشی ئافرین ئەبێ مناڵ چی بکە بۆ ئەوەی کە زیرەک بێ هەوڵ بە ئەی باشە مناڵ ئەبێ کاتی ئیمتیحانەکان یاری بە تابلێت و ئایپاد و شتانە بکە نابێ بۆچی لەبەرەوەی ئەگەر سەیری ئایپاد و تابلێت وانەکە سایەکەی بۆ ناکرێ وایە هەر بشی یەک چەمڕێکای بۆ دواوڕێمان دەست چۆنی باشی ناو چییە کاکە ژیوار هەر بشی ژیوارکە ژیوار باشە ئێمە نزیکە بینەوە لە چ شتێک بزانم زیرەکی نەورۆز نەورۆز ئافرین هەر بشی باشە تۆ حەزت لە نەورۆزە باشە ئێمە ئەبێ بە ئاگری نەورۆز بە تایە بکەینەوە یان بە دار بە دار بۆچی ئەی تایە خۆشترە وایە بۆچی خراپە تایە لەبەرەوەی دووکەڵ وشت زۆرە بێ و
ئافرین خەڵکی تر بێرە زارەبی هەر بشی دوای خۆشمان نەخۆشەکەوین و ژەهراویە بین وایە هەر بشی ئەی تۆ چۆنی باشم ناوت چییە محەممەد محەممەد هەر بشی کاکە محەممەد محەممەد باشە ئێمە باسی وەرزی وەرزی بەهار و نەورۆزمان کرد وایە لە نەورۆزە گۆرانێکی زۆر خۆشەیاڵێ چی ئەمڕۆژی بێکە و بیڵێ نەرچێکمان بەڵێ ئامادەی تۆش ئەدی پاڵبەنەوە دەی کەوتم سێ بێکوێڵێ یار دوو سێ ئەمڕۆژی ساڵی تازێ نەورۆزاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و باتەوە خۆش بوو دەنگم بەڵێ ئافرین یەکەم ڕێکای بۆ چێکمان چۆنی باشی باشی ناوت چییە ناوم بارانە باران ئەباری باشە باران چۆن دروستە بێت تۆ زانی هەڵم یەکەم جارەتێ بۆ ئاسمان دوایەوە ئافرین. لەوێەوە هەور دروست دەکات و لەوێش باران تێتە خوارەوە ئەی ئافرین ئەمە لە کۆ فێر بووی لە دەرسی زانستەوە هەر بشیت باشە باران سوودی هەیە بۆ زەویان زەرریە سوودی سوودیە لەبەرەوەی زەویەکانە بژێنەوە کشت و کاڵە بژێتەوە دارەکان ناوە خۆنەوە وایە هەر بشی ئەدی تۆ حەزە لە وەرزی بارە بۆچی حەزە لێ لەبەرەوە یەچین بۆ سەیران و گەشت وایە تۆ حەزە لە چ شوێنەکە بچین بۆ سەیران بووی بۆ ئاوی دوکان ئاوی دوکان ئافرین باشە ئەبێ تۆ مەلازانی بەڵێ ئەی باشە ئەبێ ئێمە خۆمان هەڵێنە ئاوێکەوە کە زۆر خوڵ بێ و زۆر خوڕ بێ نەخێر بۆچی چونکە لەوانەیە بخینکی ئافرین هەر بشی دەست خۆش ئەی تۆ چۆنی وا باشم ناوت چییە لازۆ لازۆ پێم بڵێ تۆ کۆم هاوڕێ و حەزی لەکوێ بچی بۆ سەیران منیش دوکان تۆش دوکان بەڵێ. باشە ئێمە کاچین بۆ سەیران شتمان زۆر پێوە نییە خواردنمان پێە و شتانەمان پێە ئەبێ پاش ماوە و شتەکان بکەینە عەلاگێکە و هەڵینە ئاوەکەی دوکانەوە بڵین ئیتر تەواو ئەڕوا ناخێر بۆ لەبەرگە دوای ئاوەکە پیسە بێ تو کەس ناتوانێت نێدەسوشتی تیافڕە هەر بشی لەبەرەوەی ئاوەکە پیسە بێ دوای بە کەڵکی خواردنەوەش نایە دوایی زەرە لە ژینگەکەمانەیە وایە بەڵێ. هەر بشی دەسا خۆش چەپڵێ بۆم دواڕێمان ئافرین چۆنی باش باشی باش. ناوچیە ئیلیانە ئیلیان جان ئەم ساڵ چووی بۆ گەشت لەگەڵ هاوڕێکاتە بەڵێ. باشە تۆ حەزە لێە کە چووی بۆ گەشت چی بۆ شوێنی کراوە یان بۆ نمونە هەر لە قوتابخانەکەتانە گەشت بکەن شوێن کراوە باشە حەزە لە چ شوێنەکە زۆر تێگرتاوە تێگرتاوە بۆچی چکە یاری لێخ یاری خۆشی لێ وایە باشە ئێمە ئەبێت لە سەیرانەکە نانمان خوارد یەکسەر بخەوین یان خواردنی زۆر بخۆین ئەبێ مناڵ کە چوو بۆ سەیران زۆر خۆیان کە بخوا ئافرین بۆ لەبەرەوەی دوایی سکی ئازاری پێگا وایە هەر بشی ئەی تۆ چۆنی باش باشی بەڵێ. ناوت چییە ناو محەممەدە محەممەد ئافری کاکە محەممەد پرسیارێ لە تۆکەم ئەگەر چووی بۆ سەیران بینی و کەسانی چواردەورێ شت فڕایەنە سەر زەویەکە تۆ چیان پێڵێ ئەبی پێیان بڵێ ناو سەرزەویەکە بێخە ناو سەڵی خۆم ئافرین بۆچی ئەگەر لە سەر زەویەکە بێت چیە لەبەرەوەی پیسە بێ خۆڵ خەشات لە سەری هەر بشی ئەگەر وا بێ ژینگەکەمان پیسە بێ و سەر زەویەکەمان پیسە بێ بە کەڵکی هیچ شتێک نامێنێ وایە هەر بشی یەکچەم ڕێکای بۆ بڵێمان دەستا چۆنی باشی باشی باشم ناوت چییە مەیلی مەیلی بەڵێ. هەر بشی مەیلی جا مەیلی لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ بەڵێ. باشە مەیلی لەگەڵ خێزانەکە تا ڕووی بۆ گەشت و سەیران بەڵێ. باشە لە نەورۆز حەزە لێ بچن بۆ شوێن دوکان دوکان ئەو چییە زۆربەی زۆر تا حەزە هەر لە دوکانە ئەی ناوەی خۆمان شار باژێڕی شوێنی خۆشی لێ وەنیە حەزە لە کوونەماسیە نا بۆ حەزم لێ کوڕ زۆر خۆشە کوونەماسی پڕە لە ماسی حەزە لە ماسیە بەڵێ ماسیە خۆی بەڵێ. ئافرین مناڵە بێ هەموو شتێک خوا کە سوودی هەیە بۆ جەستە وایە بەڵێ. هەر بشی ئەی تۆ چۆنی باشم. ناوت چییە خونچە خونچە گوڵ هەر بشی خونچە با پرسیارێکە لێ بکەم ئێمە ئەگەر بچین بۆ گەشت و سەیران چوینە شوێنێک بینیمان گوڵ و گوڵزار و داری جوانی لێیە ئەبێ هەر لە خۆمانەوە دەستکاری گوڵەکان کەین و لێکینەوە بۆ
چونکە ئازاریان پێگا ئافرین ئازاریان پێگا وەک وایە ئێستا من قژی تۆ ڕاکێشم و قژی تۆ لێ بکەمەوە تۆ ئازاری پێگا یان نا ئەگا کەواتە گوڵەکەش ئازاری پێگا وایە دواتر گوڵەکە هەر بەو دارەوە جوانە هەر بەو شوێنەی خۆیەوە جوانە کە ئێمە لێمان کردەوە سیسە بێ وایە هەر بشین یەک چەمرەکای بۆ دواوێمان دەسا چۆنی باشی ناو چییە هۆناس هۆناس سەیرەوە ناوە خۆشە هۆناس پێم بڵێ تۆ لە وەرزی بەهارە حەزت لە سەیرانە باشە ئەبێ مناڵ لە خۆیەوە بەبێ پرسی دایک و باوکی لە سەیرانە دوورکەوێتەوە بڕوا بۆچی چونکە لە هاتو جابی تۆ جەون بین لەوا بێ لەوا چێ وردی وایە باشە تۆ ئەگەر حەزت لە پیاسە بوو لە سەیران ئەبێ چی بکەیت ئەبێ پرس لە دایک و باوکمان بڕێین و لە دڵ خێزانەکەمان بڕێین ئافرین ئەبێ پرس بە گەورەکان بکەین ئەبێ پرس بە خێزانەکانمان بکەین یان لەگەڵ ئەوانە بڕۆین وایە هەر بشین ئەی تۆ چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە ئاران ئاران بەڵێ ئافرین ئاران گیان ئاران ئەدی تۆ پێ بڵێ ئێمە ئەبێ ئەگەر لە سەیرانە پاسکیلمان لێ خوڕی بەسەریعی بەناو خەڵکەکەیان بڕۆین ها نەخێر بۆچی چون بری ڕۆژتێک ناشرینە قەڵکەش بێزارە ئافرین باشە تۆ کاچی بۆ سەیران پاسکیل لەگەڵ خۆتا بێیت نەخێر کەواتە نابێ پاسکیل بەری وایە ئێمە ئەبێ کە چون بۆ گەشت و سەیران بڕۆین بۆ گۆڕینی کەشێکی خۆش بڕۆین شوێک بە مێشکمان بین و مادووبوونمان دەکەین وایە هەر بشین یەک چەمرەکای بۆ دووەڕێمان دەست چۆنی باشی ناو چییە هەناری ترش یا شیری ترش حەزت لە هەناری ترشە دەمناوەکە باشە من نەزای حەزم لە چ هەنارێکە هەناری مێخۆش نەترشە و نەشیرینە باشە پێم بڵێ تۆ گرنگی بە داڕواندنی باشە حەزت لە داڕواندنە باشە حەزەکەی چ دارێ زۆر بڕوێنی مێوەش یعنی ترێ وایە داری مێو وایە ئافرین حەزت لە مێوژە زۆر باشە مناڵان پێویستە ئەو شتانە بخۆن کە سوودیان هەیە بۆ جەستەمان وایە هەر بشی ئەی تۆ چۆنی ناو چییە ناری ئەی ناری تۆ حەزت لە چ میوەیەکە وەڵای بە زۆری حەزم لە لالەنگیە لالەنگی وەڵای ڕاستەکەی زۆر خۆشە ئەزانی هەر بشی ئەدی ئێوەزان بێکە و گۆرانێکم بۆ بڵێن ئەدی چ گۆرانێکە زان گەرچی تۆزێ گرانە ڕۆژی نەورە سەری ساڵ دەکەونە ئیشک و کاڵ یا جوت یا جۆ دەهێنان بۆ ئاوداشتن دەخڵوندان یا داربڕینی شاخە یا خۆ بەشینی باخە یا تووترا یا درەم ناوەستین بە ڕۆژ و شەو یا گێرەیان شەنگردن هەڵمەت بۆ فەرمان بردن ڕەنگینیان نێرومێ هەرچی دانیشتوا لەدێ گشت خەریکی فەرمانە بۆ دەستهێنانی نانە تا تەواو دەبێ هاوین تێدەک ئۆشتن زۆر بەتی ئافرین هەر بشین یەک چەپڕەکامیان بۆ لێنان چۆنی باشی ناو چییە کارۆس کاکە کارۆس هەر بشی کارۆس لە وەرزی بەهارە یەکەم ڕۆژ نەورۆزی پێوترێ وایە باشە ئەبێ ئێمە هەر لە خۆمانەوە بچین ئاگر بکەینەوە بۆ چونکە زیانمان پێگا لەوانەیە پسووتین لەوانەیە شوێنی تر بەهۆی ئێمەوە پسووتێ وایە باشە ئەگەر حەزمان لاگرکردنەوە بووە بێت چی بکەین ئەبێ پرس بە دایک و باوکمان ئەبێ پرس بە گەورەکان بکەین وایە هەر بشی ئەی تۆ چۆنی باشی ناو چییە میلا گیان میلا باشە پێم بڵێ ئێمە بۆ ئاگرکردنەوە ئەبێ هەر لە خۆمانەوە بچین شتی بۆ نمونە نایلۆن پسووتێنی تایە پسووتێنی نەوشتانە پسووتێنی بۆ چونکە زیانی هەیە بۆ ژینگەکەمان بۆ تەندروستیمان وایە ئەبێ ئێمە ئەگەر ئاگرمان کردەوە بە داربیکەینەوە لەبەرەوەی دووکەڵەکەی ئەوەنە زیانی نییە بۆ تەندروستیمان وایە هەر بشی یەک چەپڕێکای بۆ دواڕێمان دەست چۆنی باشی ناو چییە لاوی تۆ براوەیە ناوی کارزان هەی چۆن نیتە هەمە برا بەس نای لاویە
لاوە لاوی و لاوە وی کەی خۆشە ناوەکانیان منیش حەزەکەم کە برام بوو ناوی زیتەڵە لەگەڵ چ ناوێکا گونجێ کە برایەکی ترم ئەو بۆ کاتە ناوێکی بۆ دۆزینەوە کە بگونجێ باشە چۆنی منە خۆشەوێ چەندێک حەزەکی بێکە و بچین بۆ سەیران باشە کە چون بۆ سەیران شەڕە بەردکەین ژنگەکەمە عازیتی پێگا هەی جاچێ بۆ خۆمان ناوە بەردەڵێین با سەری خەڵک بشکێ ئەبێ کەواتە کە چون بۆ سەیران ئەبێ چی بکەین ئەبێ بەرفڕەنین ئەبێ ئەو یاریانە بکەین کە خەڵک بێزار ناکە وایە هەر بژی ئەی تۆ چۆنی باشی ناو چییە بێوار باشە تۆ کاچی بۆ سەیران حەزت لێیە بەدەنگی بەرز گۆرانی بڵێ یان بە هێواشی بۆچی ئافرین لەبەرەوەی خەڵک بێزار نەبێ وایە هەر بشی یە چەپڕێکان بۆم دو هەوڕێمان دەست چۆنی باشی ناو چییە ئەلین هەر بشی ئەلین گیان ئەی تۆ چۆنی ناو چییە لارا و ئەلین ئێوە یەکتری تا زۆر خۆشەوێ باشە بێکەوە شەڕەکەن ئەی بێکەوە یاریەکەن ئەی باشە بۆ سەیران بێکەوە کاتی خۆشتان بەسەر برام ساڵ یاریتان کرد چی یاریەکتان زۆر کرد خلیسکێنە تۆش ئەی جۆلانە جۆلانشتا کرد هەر بژین ئافرین پێویستە ئێوە ئەو یاریانە بکەن کە لەگەڵ تەمەنی خۆتان ناگونجاوە ئەو یاریانە مەکەن کە بۆ گەورابێ باشە هەر بشی باشە ئێوازان شتێکم پێشکەشکەن چ شتێکم پێشکەش سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانەوە ڕێ قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە تاقی فەلح دیوانی چرۆ ئافرین یەک چەپڕێکای بۆردووکیان دەسا سپاس چۆنی باشی ناو چییە مەستورە گیان دەگو باسە چۆنە ماڵەوە چۆنە هەمویان باشن ئەی لەخوا بەزیابێ مەستورە ئەم ساڵ چوون بۆ سەیرانیەوە لەگەڵ ماڵەوەیە بۆ کێ چوون دوکان خۆش بوو باشە تۆ مەلازانی باشە ئەی کارێکی ڕاستە ئەگەر یەکێ مەلە نەزانێ بچێتە ئاوەکەی دوکانەوە بڵێ من مۆلۆکەم بۆ لەبەرەوەی یەخنکێ کەواتە ئێمە ئەبێ مەلە بزانین ئەنجار بچینەوە وایە هەر بشی ئافرین ئەدی چ ناوە قسەم لەگەڵ تۆ کرد پێشتر دەی خوا حەق ئەو کوێ ڕاجلەکانە گۆڕی چۆنی تۆ ئەی ئەوە چییە ئەوە چیەکەن خوشکن ئەوام زانی تۆ خێراتیتە پێشە و جلەکانە گۆڕی چۆنی تۆ ناوچی بوو ئەی تۆ وی کە خۆشرا ئێوە دوانن هەر بشی زۆر لێگە چ نەزانی ئەدی پێم بڵێن ئەو مامۆسا ئێوەی لێ تێک ناچێت بێکەوە بەڕاستە بۆیە ئەوە جیای کردوونەتەوە بۆی ناوەکاتان بزانێ بەڕاستە هەر بشی باشە یەکتری تا خۆشەوێ باشە تۆ حەزت لە چ خواردێکە زۆر بریانی ئەی تۆ منیش تۆش ئەیکە جوانن باشە پێم بڵێن ئێوە لە جلی ماڵیشەوە جلەکاتا وەکو یەکە تۆ حەزی لە چ ڕێگەکە مۆر ئەی تۆ پەمەی هەر بشین باشە ئێوە شەڕەکەن بێکەوە ئەبێ مناڵ شەڕکا بێکەوە ئەی حەستان لە چ شوێنەکە بۆ سەیران هەردووکتان هەر بشین من هەردووکتانم خۆشەوێ هەموو مناڵەکانیشم خۆشەوێ یەک چەپڕێک قایم بۆم دوازیزەر هەر بشین دەستۆسپاس چۆنی باشی ناو چییە شا کاکە شا ئافرین ناوێکی زۆر کوردەواری خۆشە وایە شا یانی پاشا وایە هەر بشی ئەی تۆ چۆنی ئەی ئەخوا هەر باش بی ناو چییە درەو تۆش ناوەکە و زۆر کوردی و خۆشە ئافرین زۆرم پێ خۆشەکەوە ناوەکانتا کوردەواریانەیە هەر بشین باشە ئادی ئێوە تۆن بێک و گۆرانێکم بۆ بڵێن ئادی کامێ دەی کەوتم سێ ئەنجا یان دوو سێ ئەی مین ئەی کەڕزاق و سازۆر بەسام بەترسا ڕقی لێم و توێ دژنیام روێ هەر بشین باشە ئێوە مینەزانن چییە چییە ئەگەر تۆ بڕۆی دەسەر یەکسەر تەقێتەوە کەواتە تەقەمەنیە وایە ئێمە نابێت دەستکاریکەین وایە ئەگەر دەستکاریکەین چیمان لێ
ئەتەکەتەوە شوێنەکان ماعزل هەر بژین کەواتە کارێکی خراپە و نابێت دەستکاری من بکەین وایە؟ یەک چەپڵێکان بۆم دو ڕێزی زەمان دەست سپاس جوانی باشی ناوت چییە؟ ئاسۆس هەر بژین ئاسۆس بزار مەزای ناوی چییە؟ ناوی شاخێکە لەکوێ؟ کوردستان وایە هەر بژی چیای ئاسۆس پێویستە هەمومان بیزانین ئەو شتانەی کە تایبەتە بە وڵاتەکەمان پێویستە ئێمە بیزانین و شانازی پێوکەین وایە ئاسۆسیان هەر بژی ئەی تۆ چۆنی؟ ناو چییە؟ لیا هەر بژی لیایکە لیا لەگەڵە ماوڕێتە ئەدی گۆرانیەکەم پێشکەشکە تابیم لە پۆلیسێ ئازا و ژیر و بەڕێوجێ بولبولی ساوام لە باخی ژیم بێپەروام شەیدای گوڵی زانستم هەر خوێندنام بەبەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم تا بۆی کتێب پێ بگەم تا بکەم ئاخۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان هەر بژیت یەک چەپڵێکان بۆم جۆڕێمە ئافرین دەست ناڵازیزەکانی ئەوڕێم کۆتایی بە بەرنامەکە مێنە بەڵام زۆر دڵخۆشم ئەزانی بۆ لەبەرەوەی گفتوگۆی زۆر خۆشمان کرد لەگەڵە ئازیزانی هاوڕێمە بۆ هیوایان کە ئێوەش گوێتان لە گفتوگۆکانمان گرتی بێ و سووتان لێ بینی بێ وەکو ئەم هاوڕێیانەمان من لێرەیە بەڵاوەیتان لێکەم هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز